خانم خان سەرەتا زۆر سوپاس دەکەم بۆ هاتنت بۆ دەنگی ئەمریکا بە خێربەی. سپاس بۆ ئێوە بۆ میواندارەکەتان. سپاس. سەرەتامەوە بۆ پرسیارە دەست پێ بکەم 8 مارس ڕۆژی جیهانی ژنان چمانایەکیە بەلای تۆوە؟ 8 مارس بەنسبەت بنەوە کوژنێکی چالاکوانەوەیە کە ڕەنجی خەباتی کۆمەڵە ژنێکە کاتی خۆی لە پێناوی بەدیهێنانی مافەکانیانە گیانیان بەخت کردووە دوای هەوڵ و تێکۆشانێکی زۆر لەلایەن کۆمەڵە چالاکەوانی تری دوای ئەوان ئەم ڕۆژە کراوە بە سمبلێک بۆ یادکردنەوە و بەڕێی من ڕۆژی 8 مارس دەبێت ڕۆژی پەیماندان و جەختکردنەوە بێت لەسەر ئەوەی کە ئەوەی کە ژنان دەستیان پێگرۆخوایان بەردەوامە بن لەسەری. بەڵێ خانم خانەرسەر دەزانین هەتا ئێستا توندوتیژی بەرامبەر بە ژنان بەردەوامە. تۆ بۆ خۆشت کە با بڵین سەرۆکی ڕێکخراوی ئاسوودەی کە کارەکانی ئێوە بۆ با بڵین بەرگریکردنە لە مافی ژنان دەتوانی پێمان بڵێ ئەو فاکتەرانە چین کە وا دەکات با بڵین توندوتیژی بەرامبەر بە ژنان بکرێت؟ هۆکار زۆرە خۆشتەزانی مەسلەی توندوتیژی یان دیاردەیەکی عالەمیە تەنها تایبەت نییە بە کوردستان بەڵام ئەکرێت لە وڵاتێک بۆ وڵاتی کە شێوازەکانی جیاواز بێت و هۆکار و ڕێگریەکانیشی جیاواز بێ. توندوتیژی لەبەرەوەی کە ژن بە چاوێکی کەمتر سەیریەکرێ چینێکی پەراوێز خرا و ژن و مناڵ سەیرەکرێن دایمی لە ڕووی لە منتەڵەقی فەرزکردنی قوتەوە ئەوەیە کە پیا و دایمی توندوتیژی بەکارێنێ بەرامبەری بۆ ئەوەی زیاتر بە کۆی لەکردنی یا کۆنتترۆلکردنی بۆی بە ئیرادی ئەو بژوڵێتەوە کە من پێم وایە مەسلەی توندوتیژیش لە وڵاتێک بۆ وڵاتێکە بەس ئەتوانرێت بە یاسا ڕێگیری پێ بکریان ناتوانرێت بنەبڕ بکری هەرگیز هەتا مرۆڤ باەتی هەبێت هەتا ژیان بەردەوام بێت توندوتیژی هەرە بێت بەڵام مەکرێت ڕێو شوێن بگرێتە بەر بۆ کەمکردنەوەی توندوتیژی. بەڵێ خانم خان باسی ئەوە دەکەی کە دەکرێت بە یاسا ڕێگری لێ بکرێت بەڵام ئێستا ئێمە دەبینین بۆ نمونە لە هەرێمی کوردستانی عێراق کە جەنابەت بۆ خۆت لەوێەوە هاتی و لەوێ کار دەکەی بە یاسا ڕێگری لێ کراوە بەڵام لە هەمان کاتیشدا دەبینین توندوتیژی بەرامبەر خانمان هەر بەردەوامە هۆکارەکەی ئێرە چییە؟ خۆی ڕاستە ئێمە یاسای زۆر باشمان هەیە لە کوردستان بەڵام خۆتان نزان وەزعی کوردستان کە وەزعێکی زۆر نامستەقری هەیە سەقامگیری هەیە لە ڕووی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری و هەموو لایەنەکانەوە بۆیە جێبەجێکردنی یاساکان تقریبان نفلیس پێکراوە وەکووایە یاساکە بەس لەسەر وەرەقە هەیە و جێبەجێکردنی بە هیچ نوعەیەک یانی تقریبان وەستاوە بۆیە بوونی یاسا بە تەنها ڕاستە زۆر زەرورە هەبێت بەڵام بە تەنها کافی نییە بەقەت ئەوەی کە کارپێکردنەکەی زەرورە و ئەوە شوای کردووە یعنی ئەوەی کە لە کوردستانە گوزارێت لەسەر مەسلەی ژنان و لەسەری مەسلەی مافی مرۆڤ نەتیجەیە لە دەرنەتیجەی ئەوەیە کە ئەوەی کە پێڵەن حکوومەتی ڕەشیدیان حکوومەتێکی باش ئێمە ئەوەمان نییە تا بتوانین قسە لەسەر مەسل ماف و ئازادیەکان بکەین بۆیە من پێم وایە ئەوەی کە ئێمە ئەسەی بینین وتیانەی نەتیجەی ئەو حکومڕانەیە کە بەڕاستی تا ڕادەیەکی زۆر دەسەڵاتێکی باش نییە. بەڵێ خانم خان لە کۆمەلگایەکی پیا و سالاریدا دەزانین کارکردن لەسەر دۆسیەکانی ژنان کارێکی ئاسان نییە. ئایا پێت وایە ئێستا با بڵین دەسەڵاتی پیا و سالاری بەرەو کاڵبوونەوە دەچێت یاخود کاڵبۆتەوە لە هەرێمی کوردستاندا؟ من پێم وانە دەسەڵاتی پیا و خێڵوانە ڕۆژ بە ڕۆژ بەهێزتر بۆ لە کوردستان ئێستا لەگەڵ 10 ساڵیان 20 ساڵی کە فەرقی نییە بەعکسەوە مەسلەی نفوزی پیا و سالاری و گەڕانەوە بۆ دواوە زۆر بە زەقی ئەبینرێ و پێشم وایە کە ئەو مەسلەی خێڵەکی و چوونە دواوەی مەسلەی ژنان زیاتر پەیوەندی بۆ هەیە کە ڕاستە لە ڕووی تەکنەلۆژیاوە ڕووی شارستانیەتەوە کوردستانیش شان بە شانی زۆربەی وڵاتانی دنیا تا ڕادەیەکی زۆر پێشکەوتووە بەڵام لەسەر مەسلەی ژنان ڕێکخراوەکانی ژنان چالاکەوانی ژنان ئامانج و هیوای زۆری لە ژنانیان بە تایبەتی لەسەر مەسلەکانی ژنان زۆر پێشکەوتوین ئەگەر مقارنەمان بکەن بە وڵاتەکانی دەوروبەرمان بەڵام هەر ڕێگریمان هەیە تەحەدا و چەلەنجمان زۆرە بەوەی کە ڕێگری ئەکرێت لە چالاکیەکانی ژنان ڕێگەمان پێنادرێ و پێویستکارەکانمان بکەین قسەڵک دروستەکرێت بۆ چالاکوانەکانی ژنان ڕێکخراوەکانی ژنان سوکەکرێن ئەمە هەمووی نەفەس و بۆن و جێدەستی پیا و سالاری نەبێت پێم وایە شتێکی کە نییە. بەڵێ باشە خانم خان ینی مەسلەی پیا و سالاری زیاتر مەترسیدارە بۆ سەر با بڵین مافەکانی ژنان لە کوردستاندا یاخود تێنەگەیشتنی ژنان خۆیان لە ڕەوایی مافی خۆیان.
مەسلەی پیا و سالاری و تێگەشت و ئەمانە پرۆسەیەکن کە پێویستە بەڕاستی خەڵک تێبگەیەنرێت بەڵام ئێمە ینیکەوەی کە هەم ژنیش تێبگەیەنرێت کە ماف و واجبات و مافی هەیە و مافی ئەوەی هەیە کە لەگەڵ پیاوان یەکسان بێ هەم لە لایکی کەشەوە پیاوانی ژەبەوە تێبگەن کە ژنیش مرۆڤەوەکو ئەوان و پێویستە هەمان ماف و ئەرکی یەکسانی هەبێ لەگەڵ پیاوان بەڵام من پێم وایە مەسلەی خۆشەویستی بۆ دەسەڵات و پاوان خوازی کە لایەن پیاوانەوە هەیە حتا ئەگەر بیشێوێت تێبگات زۆر قوبولی ناکە بۆ خۆی چونکی ینی هێزی دەسەڵات و خۆشەویستی بۆ دەسەڵات و چەسانەوەی ئەو کەسی کە لەژێر دەستایە و چۆنت بێت وا بکات و کوڕی من کۆنتترۆلێکیشی پێ بکەی ئەمە زۆر ئاسان نییە بۆ پیاک خۆی با بەدەستە واز لەمانە بێنێت بۆیە هەردوولا گرنگە هەردوولا گرنگە کە تێبگەن هەمژن لە مافەکانی خۆی تێبگا هەم پیاژ لەوە تێبگات کە مەسلی پیا و سەراری چه زەرێکی هەیە و ئەتوانێت ئینسان ئەگەر هەردووکمان وەکو یەک مامەڵە بکەین وەکوی ئینسان سیرێکتری بکەین ئیشەکان باشترێ بێ بەڵام پێم وایە پرۆسەیەکە هەنێ جار من ئەڵێم لەوانەیە ئێمە ئەبێ بۆستین تاجی لێگەمرێ بۆی جیلێکی کە بوون ئەو پێ بگەێنی کە خۆت ئەتەوێیان پەروەردەی بکەیت بەڵام من پێم وایە لەگەڵ ئەم هەموو شتانە لەگەڵ ئەم قسانەی کە ئەکرێ هەتا ئیستقراری سیاسی نەبێت لە وڵاتێکە چکی ئەم شانێکی ئێمەکەین ئیشکردن بۆ ژنان ئیشکردن بۆ مافی مرۆ بەشێکە لە سیاست ینی ڕاستە کاری مەدەنیە تۆ بە شەڕ نایکی بە چەکداری نایکی بەڵام خۆ ئیشێکی سیاسیە هەمووی ڕەبتە بەوەی کە تۆ دەسەڵاتی سیاسیت چۆنە بۆ نمونە ئێمە لای خۆمان لە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئێمە ڕوون نییە ینی تۆ وڵاتێکی ئیسلامیت 100% وڵاتێکی لیبرالیت وڵاتێکی ئەلمانیت ینی وازەح نییە تۆ چیت بۆیە کاتێکە کاریشەکەی هەم زەحمەتە بۆ تۆ بتوانانی لەسەر چ ئیشە بکەیت یعنی هەم ڕێکخراوی مەدەنی گرنگە ئیشەکە بەڵام لە عینەن کاتیشە مەلاو حتا پیاوانی ئاینی بێجگەلەوانی کە میان ڕەون و باش قساکەن خەڵکانێکن کە زۆر تونندڕوانە قساکەن و سوکاتی بە ڕێکخراوەکان و بە حرەکەی مەدەنیەکەن لە وڵاتە بەڵام هیچیان بەرامبەر ناکرێت باشە خانم باسی ئەوواکەی کە با بڵێن پێویست بە پرۆسەیەکی سیاسیەکە ئەمە کارێکی سیاسیە بەڵام ئێستا دەبینین لە هەرێمی کوردستاندا ینی ڕێژەیە با بڵین بە ڕێژەیەکی باش ژن بەرەو پێش چۆ لە بواری سیاسیدا لە پەرلەمان ژنمان هەیە هەرچەندە لە وەزارەتەکان بەداخەوە ینی ئەوەندە ژنیتیانە یاخود تەنها یەک ژنیتایە بەڵام لە پەرلەمان ژنمان هەیە لە ناو با بڵین لە زۆربەی جمگەکانی حکوومەتە ژن هەیە ئایا ئەم ژنانە توانی ویانە ئەرکی خۆیان بکەن لەوێ یاخود خزمەتی دۆسەی ژن ئەکەن لەوێ یان نا خۆی ناکرێ بڵین هەموو ینی نایکەن ئەکرێت بەڵام لەوانەیە بە پێی پێویست نابێ ئەوەی کە لە پەرلەمانەی بینی ئەو نسبەی بە کۆتا سەرکەوتون و چوونەتە ئەوێ تا ئێستا زۆربەی زۆری ئەو ژنانە تەعینەکرێن لایەن حیزبە سیاسیەکانەوە یعنی کۆتاکە ئەوە نییە ژنانێک ببرێنە ئەو شوێنانە بە توانە و لێهاتووی خۆیان یعنی ژنێکی سەر بەخۆ ناتوانێت بچێتە پەرلەمان ئەگەر حیزبێک پاڵپشتی نەبێ و حیزبەکەش ناچێت زۆربەی کات ژنە باشەکان ناو حیزبەکەی خۆیان بژێرێ بگرە تا ئەسەش مەسلەی خزمەتی و مەسلەی ئەوەی کە کەسێکی بەدڵەیان ئیباتە پەرلەمان بۆیە تا ئێستا زۆربەی زۆریان تەعینەکرێن لە پەرلەمان ئەمە بێجگەلەوەی ئێمە ژنێکی زۆرمان نییە ژنێکی زۆرمان هەیە وەکو مۆزەف وەکو فەرمانبەر کارەکەن لە جونگەکانی حکوومەتە ئەوانی زۆربەی لە پەروەردە و لە خستەخانەمانە کە فەرمانبەری زۆر ئاساین و بڕیاریان بەدەست نییە باشە ئەو حکوومەت ئەبینی لە ناو 22 وەزیرەوە بزانام 22 وەزارەتە یەک وەزیر هەیە یعنی هیچ ژنێک نەبوو بتوانێت بێ بە وەزیر ئایان پیاوەکان لە ژنەکانی کە هەن لە کوردستانە باشترن ئەمە معنە ئەوەیە بەڕێی من یعنی ئیرادەیەکی سیاسی لە حیزبە سیاسیەکان نییە بۆ بەشداریکردنی ژنان تا ئێستا ئەوانیانێ بەشداری بە ژن بکەن کە ئێمە نامانێ بەشداریمان پێ بکرێ ئێمە بەیانی بەشدار بین هاوشانی پیاوان بۆیە ئەو نسبەی کۆتایە کە ئەوەش ئازایەتی حکوومەتی هەرێم نیە بەڕاستی کاتی خۆی لە 2005 ڕێکخراوانێک لەگەڵ خراوەکانی ژنانی کوردستان و ڕێکخراوەکانی ژنانی عێراق و بە هاوکاری بریمەر ئەوە فەرزکرا و کوردستانیش لەبەری بەشێکە لە حکوومەتی عێراق ئەوەی فەرز کردێ و ئێستا ئیشی پێکرێ بەڵام باشتر بوو بە حکوومەتی هەرێم کۆتاکە لە دەسەڵاتی تەنفیزیشە جێبەجێ بکە کە ناکرێت بۆیە من پێم وانە کە ژنانی کوردستان بە پێویست بەشداری سیاسی بکەن تۆ سەیریکە یعنی تا ئێستاش ژنێکی زۆرمان هەیە کە باش قساکەن ئارائیان هەیە بۆ چوونیان هەیە بەڵام تا ئێستا حتا کەناڵە میدیاکانیش کە کەسێک بانەکەن بۆی شرۆڤەی سیاسی بکەن ناچەند ژنەکان بانکەن زۆر 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 بەکەمی نەبێ هەر پیاوەکان بانەکەن شرۆفە بکەن ئایا ئەم بۆ چوون و تەسەورە هی ئەوەیە کە ژنان لە سیاست نازانن
بەڵێ خان لە با بڵێن وەڵامی پرسیاری ڕابردوو ئاماژت بۆ کرد کە ئەم شتانە کاتێک کۆتایی پێدە مەگەنەوەیکی نوێ بێتە ئاراوە ئەم نەوەیە نەمێنێت و نەوەیەکی ئیتر بێتە ئارەوە ئەمجا با بڵێن دەسەڵاتی خێڵەکی و با بڵێن باوک سالاری و پیا سالاری ئەم شتانە نەمێنن بەڵام دەزانین کە بەڕای زۆربەی پسپۆران دەڵێن توندوتیژی بەرامبەر ژنان کاریگەریەکی نەرێنی لەسەر مناڵان دەبێت ئایا ئەمە ئەو مەترسیەش ناهێنێتە ئاراوەکە نەوەی داهاتوشمان نەوەیەک بێ کە نەتوانن پشت بە خۆیان ببەستن نابێگومان تونوتیژی نەک بەسەنها لەسەر مناڵ لەسەر کۆی خێزان ئەی بێت یعنی ئەگەر کەسێک گەورەش بێت گەنج بێت هەرزەکار لە ماڵەوە ئەگە دایک و باوکی شەڕ بکەن کاریگەری نەفس دەرونی لەسەر ئەو کەسە دروستەکات بێگومان وایە بەڵام تۆ حەلت چیە تۆ کاتێککە یاسا یعنی ئەو یاسانەی کە هەیە بەشێکی زۆری بە ئازاتی ڕێکخراوەکانی ژنان بۆ کە هەوڵیان ناوە لۆبی بکەن و ئەدڤۆکەسی بکەن بۆ ئەوەی کە ئەمی ئاسانە بێنەبەر بەڵام کە کاری پێ ناکرێ کە ئیشی پێ ناکرێت تونوتیژی ڕۆژ بە ڕۆژ لە زیادبوونایە نەک بە تەنهاوە من پێم وایە فاکتەرێکی کەش هەیە کە زۆر گرنگە هەم تونوتیژی بەرهەمێنێ هەموو ئیدامەشی پێ ئەوەیە مەسەن کەناڵەکانی ڕاگەیاندن یاساکانمان چکی خۆ ئێمە هەنێت تونوتیژی هەیە بە یاساکراوە بەرامبەرمان کە تا ئێسش ڕاستە هەنێت لە بەندەکانی قانونی ئەحوالی شخصی گۆڕاوە بەڵام هەنێکی هەرماوە تونوتیانی کە برامبارمانەکرێت بە یاسا کراوە بە زۆر شودانی کچ و زوو بە شودانی کشتی ئێستا بۆتە دیارێکی زۆر ئاشکرا لە کوردستان بە تایبەتی لە ناو ئاوارەکان و پەنابەرە ناو خەڵکی کوردستان ئەمانە تقریبن لە یاسا مەمنوعکران بەڵام کاری پێ ناکرێت چاوپۆشیەکرێت لە هەنێ جەریم و لە هەنێ تاوان کە بەرامبەر بە ژنانەکرێ بکوژانی ژان ناگیرێن بە دووادا چون ناکرێت بۆ دۆسیەکانیان تەخیرەکرێ بە بیانووی جیاجیا جا بێجگەلەوە هەنێکیان هەر ئاشکرا ناکرێن ئەمانە هەموو قشتن کە ئەگەر یاسا سەروەر بێ ئەگەر یاسا سەر بەخۆ بێت تا ڕادەیەکی زۆر ئەگەر ئیرادەیەکی سیاسی هەبێ بۆ چاکسازی لە وڵاتێ ئەمانە مەفرۆزە نەمێنن چکی کوردستان هەرێمێکی بچکۆلەیە یعنی هەموو کوردستان ئێمە بەقەت ئەم شارێکە تۆی تیاژیت دانیشتوانی هەیە بەڵام لەگەڵەوە شاگیرمان خوارە بەدەست خۆمان نازانین چۆن تەنزیمیکەین لەبەرەوە ینی بەڕاستی دەردی ئێمە وەکو ژنان دەردی ژیان گیر خواردیان بەسەر مەسلەی کوشتن لەسەر شەراب لەسەر تونش دەردێکی گرانە یعنی بەس ئەوە نییە هەر ئێمە ئیشک بکەین و تەواو ئێمە ئیشەکەین بەس کێشە چارەسەرەکەین یعنی لە ڕێگەوە ناتوانین چارەسەری بکەین چونکی یاسا هاوکارمانە چونکی دەسەڵاتی سیاسی و یعنی حکوومەتەکەمان حکوومەتێکی باش نییە باشە ئێوە وەکو خۆتان وەکو ڕێکخراوی ئاسوودا قەت هەوڵتان داوە لەگەڵ دەسەڵات داراندا دابنیشن و هەوڵ بدەن ئەو کێشانە چارەسەر بکەن زۆربەی کات ئێمەدان ینی هیچ نەبێ بەلایەنیکەم هاوکاریتان بکرێت لە ڕووی یاسایەوە ئێمە زۆر دانیشین ئێستا هەنێ دام و دەستگا هەیە تایبەتە بە مەسلەکانی ژنان و کۆنجومەنی باڵای خانمان و بردی بەدووادا چوون و بۆ ڕێبراتەکانی تونژی لە هاوکاری و هەماهنگگی بەردەوامین بەس پێم وایە ئەوانیش بە هەمان شێوە کێشیان هەیە لە بەرەوەی بجیان نییە لە بەرەوەی کە ئەوەی کە ئێمە ئەناڵێنین بەدەستیەوە ئەوانش ئەناڵن بەدەستیەوە لە بەرەوەی من پێم وایە مەسلەیەکی عربی هەیە لێ لا تەستەقیم وزل والعود عوج ئێمە دارەکەمان خوار بووە هەتا ئەو دارە ڕاز نەبێتەوە ئێمە ناتوانین بە پێویست ئیش بکەین ئەوەی کە ئێستا ڕێکخراوەکانی کەن بەڕاستی بەس گەیاندنی خزمەت گوزاریە بەس هاوکاردکردنی کەیس و بەدواداچوونی ئەو کەسانەی کە ڕوەڕووی تنیتیژیە بنەوە پێشتر زۆرمان کار کرد بۆ گۆڕینی یاساکان بەڵام گۆڕان بەڵام ئێستا ئیشیان پێ ناکرێ ئەبێ ئێمە بۆسین تا ئەمۆز ئەسیاسە بەلایەکە ئەکەوێ ئەخر ئەوە بەس بە تەنها ئیش ڕێکخراوەکانی ژنان نییە ئەو بە ئیشی هەموو تاکێکە لە کوردستان و ئیشی حکوومەتی هەرێم و حیزب سیاسەکانە کە ئیتە تەواو یعنی کاتی ئەوە هاتووە کە ئەم حکوومەتە بەخۆیان بچێتەوە یعنی لاسای وڵاتێکی کە بکاتەوانی کە لەگەڵ لە دەوروبەرینی یانی تر وڵاتی ئەوروپیان دەرەوەی ئەمانە و بیشدانی ئەمەی کە ئەگوزارێ لە کوردستانە ئەبێت کۆتایی پێبێ خانم دەزانین ئێستا جەنابەت لێرەی بۆ وەرگرتنی خەڵاتی Global Leadership Award پیرۆزبایی لێەکەین و ئەگەر باسێکی ئەو خەڵاتەمان بۆ بکەیت بەڵێ دیارم خەڵاتێکە کە لەلایەن ڕێکخراوی ڤایتەڵ ڤۆیسەوە دابین کراوە وەبزانام تقریبان زیاتر لە 13 ساڵم خەڵاتە دابەشەکرێت ساڵانە بە 3 کەس بۆ 5 کەس ئەدرێ بۆ ئەو ژنانەی کە پێش ینی نمونەی پێشڕەوی ژنانیان پێڵێن خۆ دەزانی لیدەری عنی پێشڕەوە کە توانیوانە خۆیان دروست بکەن و توانێت بەردەوام لە کێشەکانیان بەڕەغمی ئەو بربەستانی کە هاتووەتە ڕێگەیان خۆشبەختانە ئەمساڵ من یەکێکم لەو ژنانەی کە خەڵاتەکە وەرەگرم ئێمە بەیانی خەڵاتەکە وەرەگرین 9 مانگ ڕۆژێک دوای 8 مازدایان ناوە بۆ نەکاتین بکەن
چوار ژنین، یەکێک لە کوبا، یەکێک لە نایجیریا، یەکێک لە هەندستان و یەکێک لە کوردستانی عێراق کە دیارە بەنسبەت بنەوە خەڵاتە وەکو خەوێک وایە ڕاستە خەڵاتەکە بەس معنەویە ینی خەڵاتێکی مادی نییە بەڵام بۆ من هەستەکەم ینی وەکو پاداشتێکی گەورەیە بۆ کارانەی کە کردومە چونکی لە ژیانی کارکردنمان ڕێگریم زۆر هاتۆتە بەردەم دژاتیم زۆر کراوە بەڵام هەستەکەمەوە بەشێک لە ماندوێتی مشکێنێت. بەڵێ خانم ڕەحیم لەتیف زۆر سپاس دەکەین بۆ هاتنت بۆ بەشی کوردی دەنگی ئەمریکا و سپاس بۆ موتوێژە سەرچاو هێرەخان سپاس بۆ ئێوەش.